کەی دەست دەکرێتەوە بە نۆژەنکردنەوە و قیرتاوکردنی ڕێگای نێوان هەولێر خەبات. زیاتر لە 2 ساڵە دەست بە نۆژەنکردنەوە و قیرتاوکردنی ڕێگای نێوان هەولێر خەبات کراوە، بەڵام تاوەکو ئێستا نەتواندراوە بە تەواوی ڕێگای نێوان هەولێر خەبات بە تەواوی قیرتاو بکرێتەوە و کێشەی شۆفێران بە تەواوی چارەسەر بکات. ئەو شۆفێرانەی کە هاتوچۆ بەسەر ئەم ڕێگادا دەکەن دەڵێن نۆژەنکردنەوە و قیرتاوکردنی ڕێگای نێوان هەولێر خەبات وەکو چیرۆکی مەموزینی لێ هاتووە کە تاوەکو ئێستاش کۆتایی نەهاتووە. ئەو شۆفێرانەی کە دەیانەوێت لە خەباتەوە بێنە شاری هەولێر دەبێت بە 2 ئاراستەدا، یان دەبێت بە ڕێگای هەولێر سەیبیراندا بچن کە بە ڕێگای مەرگ ناسراوە، یاخود دەبێت بە ڕێگای سەرەکی هەولێر مووسڵدا بچن کە ڕێگاکە نزیک دەبێتەوە لە 2 ساڵ و نیو تاوەکو ئێستاش بە تەواوی قیرتاو نەکراوەتەوە و کێشەکە چارەسەر نەبووە. ڕێگای نێوان هەولێر خەبات یاخود هەولێر مووسڵ بە ڕێگایەکی استراتیژی بازرگانی دادەندرێت کە بەردەوام هاوڵاتیان گلەیی ئەوە دەکەن کە ڕێگایەکی سەختە و شۆفێران بەرەو مرگ دەبات. کۆباس بە دواداچوونی بۆ ڕێگاکە کردووە کە ئەو بەشەی لە نێوان گومرگی شاری هەولێر تاوەکو کانی قرژاڵە کە تەنها کیلومەترێک ماوە بە تەواوەتی قیرتاو بکرێتەوە. ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر ڕایگەیان لە دوای تەواوکردنی ڕێگای هەولێر بە حرکە لە دوای ئەو ڕێگای نێوان هەولێر خەبات قیرتاو دەکرێتەوە و ئەو بەشەی کەماوە تەواو دەبێت. لە قۆناغی یەکەمدا 2 ملیار و 100 ملیۆن دینار بۆ ئەم ڕێگایە تەرخان کرا، لە قۆناغی دووەمدا زیاتر لە 2 ملیار و 500 ملیۆن دینار بۆ ئەم ڕێگایە تەرخان کراوە. تاوەکو ئێستا ڕێگاکە بە تەواوی چارەسەر نەکراوە، تاوەکو ئەو سایدا چاک دەکرێتەوە و قیرتاو دەکرێت سایدەکەی تر تێک دەچێت و دەبێتە هۆی ناڕەزایی شۆفێران. بۆیە شۆفێران داوای ئەوە دەکەن کە ڕێگای هەولێر خەبات بە تەواوەتی چارەسەر بکرێت و ئیتر کێشەی هاتوچۆیان بەسەر ئەم ڕێگایەدا نەمێنێت. بەڵام ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر ڕایگەیان لە دوای تەواوکردنی نۆژەنکردنەوەی ڕێگای نێوان هەولێر بە حرکە ئەو بەشەی کە لە ڕێگەی خەبات ماوە ئەویش قیرتاو دەکرێتەوە.